خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەناو جەنجاڵە سیاسیەکان و قەیرانە ئابوووریەکان و داراییەکان ئەم شەو بابەتێکمان هەڵبژاردۆ کە گفتوگۆی لەسەر بکەین ئەویش پرسی بوومەلەرزەیە. بوومەلەرزە ئێمە هەر بیستومانە کە پێشبینی ناکرێت ڕووەدا و دواییە بێ لێکەوتەکانی باز بکرێت تەنها داوا لە خوای گەورە بکەین بمان پارێزێت. دوای ئەوەی کە زنجیرەیەک بوومەلەرزە لە باکووری کوردستان و تورکیا و سووریا ڕوویدا بوومەلەرزەی وێرانکەر بوون و بەداخەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی جانی لەدەستدا. دوای ئەوەی شەوی ڕابردووش بوومەلەرزەیەک ئەم کاتانە درەنگتر لە سلێمانی و دەوروبەری ڕوویدا خەڵکێکی زۆر قسەی جۆرا و جۆرەکە کامە ترسود لە ڕاوچەی خستۆتە ناو دڵی خەڵکەوە. هەندێک پێی وایە کە بوومەلەرزەی وێرانکەر بەڕێگاوەیە وەکو ئەوەی کە شناس بێ و چاوەڕێی هەور و باران بکە. هەندێکی تر پێی وایە کە سلێمانی لەسەر چەقی بوومەلەرزێ و هەندێک ئەڵێ نەخێت. تەنانەت شەوی ڕابردوو لە هەندێک میدیا لەسەر پلە ڕێختەرەکەشی هاواهەنگ نەبوون. هەندێک داوایان نەکرد کە کۆبوونەوەی دوو قۆڵی و سێ قۆڵی بکرێ بۆی ڕێکەوە لەسەر پلە ڕێختەری یاخود ئەو پلەی کە ڕوویداوە بۆ بوومەلەرزەی کە ڕوویداوە لە سلێمانی و دەوروبەری. ئێمە لە ڕۆژ زانستیەکەیەوە گفتوگۆ لەو بارەیەوەکەین. ئایا بوومەلەرزەی وێرانکەر لە هەرێمی کوردستان لە شارەکانی هەرێمی کوردستان ڕوو ئەدات بەپێی تەجروبە و ئەزمون و زانست؟ ئایا بیناکانی هەرێمی کوردستان و شێوازی دروستکردنی بینا لە هەرێمی کوردستان هی ئەوەیە بەرگەی بوومەلەرزە بگرێت؟ حساباتی ئەوە کراوە لە هەرێمی کوردستان. ئەم شەو لە ڕەهەند ئەو ڕەهەندانە تاوتوێەکەین بە سوپاسێکی زۆرەوە بۆ میوانەکانم بەڕێز دکتۆر سامان عەلی عەبدوڵڵا دکتۆرا لە پرسی سەرپەرشتیکردنی بینا بۆ ئەوەی کە تا چەند کاریگەری بوومەلەرزە لەسەری کاریگەری لەسەری ئەبێ و ئەتوانێ بەرگەی بوومەلەرزە بگرێت. دکتۆر زۆر بەخێر بێ سوپاس دەکەم. خۆ دووتەنی چانسیشمانە بوو لەوەی کە تۆ لە دەرەوە گەڕایتەوە و بۆ بەرنامەیە سوپاس دەکەین. هەروەها بەڕێز دکتۆر عەلی سوورداشی شارەزای بوومەلەرزە زانی و سوپاس بۆ بەڕێزیشیان و بڕیارەکەمێکی تر کاک محەممەد کەلاری لە بواری کەشناسی کە شارەزایە ئەویش لە گەرمیانەوە ئیداری گەرمیانەوە لەگەڵمان بەشدار بێ. دکتۆر دووبارە بەخێر بێ. حەزەکەم کەمێک لە شارەزای خۆت بۆ بینەرەکانم باسکەیت وە باسی ئەوە بکەین کە ئایا ئەگەر بوومەلەرزەیەک لەو پلە ڕێختەرە بەرزتر یان نزمتر ڕوو بدات بیناکاری هەرێمی کوردستان بەشی ئەوە ئەکەن کە بەرگەی بگرن یاخود هی ئەوەیە خەڵک ئەگەر بوومەلەرزەیەک هات خێرا بەتانێ بگرێ بەدەستیەوە و لەسەر شەقام بخەوێ. زۆر سپاس کاکزانە خۆشحاڵم کە لەگەڵ جەناب و بینەرەکانم. زۆر سپاس. من ناوم دکتۆر سامان عەلی عەبدوڵڵایە، هەڵگری بڕوانامەی ماجستێر و دکتۆرام لە بواری دیزاینی بوومەلەرزە ینی دیزاینی ئینشایی بینا و باڵەخانەکان بۆ بوومەلەرزە. مامۆستام لە کۆلێجی ئەندازیاری زانکۆی سلێمانی لە ئێستادا بە مۆڵەت لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە هەردوو زانکۆی کالیفۆرنیا لە لۆس ئەنجلس و زانکۆی تەکساس لە سان ئەنتۆنیۆ توێژەرم و توێژینەوە لەو بوارەدا دەکەم و وەکو دیزاینەری ئینشاییش لە کوردستانیشە خەریکی دیزاینکردنی پرۆژە و باڵەخانەکانم. سوپاس بۆم دەرفەت خۆشحاڵم کە لەگەڵتانم. بەڕاستی من پێشەوەی پرسیارە وڵامی پرسیارە بدەمەوە دوو جۆر بۆچین وەکو لە سەرەتایە باست کرد کە هەندێک هەیە ئەوێ خەڵک بترسێنێ کە فعلەن بوومەلەرزێ بەڕێگەوەی هەمومان تیاچین یاخود کارەساتی ڕوەدات هەندێکیش ئەڵێ مەسەلەن بۆ منە هیچ ترسێکمان لەسەر نییە و دنیا شامی شەریفەوە پێویستە لێی پاڵدەین و هیچ خەممان نەبێت و بیناکانمان زۆر بێکێشن لە زۆر ڕۆ هیچ کێشەیەکی بوومەلەرزەمان نییە. بەڕای منەم دووڕایە هەردووکیان دوورن لە ڕاستیەوە بەڕاست کاری باش ئەوەیە کە فعلەن ئێمە ترسی بوومەلەرزەمان لەسرە بەڵام تا چەند ترسمان لەسەر و ڕادەی ئەم ترسە چەنە و ڕادەی بوومەلەرزە ڕوودانی بوومەلەرزەی گەورە لە کوردستانە چەندە ئەوە بابەتێکە پێویستی بە دیراسەکردن هەیە. ئێمە دوو سەرچاوی بوومەلەرزەی زانراو هەیە کە لێمانەوە نزیکیکان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوەیکان لە باکووری کوردستان و تورکیا و کە زانراون و توانای دروستکردنی بوومەلەرزەی گەورەیان هەیە بەڵام تاوەی تا چەند لە کوردستانە لە ناو کوردستانە سەرچاوی بوومەلەرزەمان هەیە. بەڕاستی من هەستەکەم پێویستمان بەوە هەیە کە ڕووپێویەکی جیۆلۆجی باش بکەین لە کوردستانە تا چەند سەرچاوی بوومەلەرزەمان هەیە و تا چەند ئەو سەرچاوانە ئەکتیڤن و تا چەند دەتوانن بوومەلەرزەی گەورە دروست بکەن و جۆری ئەو سەرچاوانە چینە و جۆر سەرچاوانێکی ئێمە پێیانڵی سەرچاوی بوومەلەرزە فۆڵتیان پێوترێت. ئەم فۆڵتانە جۆرەکانیان چییە؟ لە چه حومقێکان؟ تایپەکانیان چییە و توانێتی زۆرە دروستکردنی بوومەلەرزەیەکیان هەیە. بەڕاستی ئەمە بابەتێکی توێژینەوەی پێویستە لەلایەن توێژیرەوان بەتایبەتی ئەوانەی کە جیۆلۆجین و کە تایبەتن بە سایزمۆلۆژی ئەوەی خۆمان پێڵێن پێویستە توێژینەوەی لەسەر بکرێت. لە کوردستانە
وەکوتم ئەگەری ترسی بوومە لە زەمان لەسرە و بیناکانیشمان ناتوانێت بە چەند بینایەکەوە جۆرە لە بینای پۆلێن بکرێت بەشێ لە بیناکانمان فعلەن بەشێکی زۆریان لە ڕووی بابەتی بوومەلەرزەوە تا ڕادەیەکی زۆریان کەم بالاوانی حسابی ئەویان بۆ کرابەوەی کە من ئاگادارم و لە هەمان کاتیشا باوەرچاوی خەڵکیش ڕوون بێت و زۆر بیناشمان هەیە بە فعلەن هیچ حساباتێکی بۆ نەکراوە لاری بەتابەتی و بیناکۆنانەی کە لە ساڵانی هەشتاکان و نەوەتەکان و 2000ەکان و هەتا کۆتایی 2010ەکانیش کە دروستکراون بینایی ماڵەخانەکە یاخود تەنها ماڵەکانیش ماڵەکانمان بینا دوو قات و سێ قاتەکانمان و بینا بازرگانە هەنی هەنکە لە سەر جادە و کۆڵان و شەقامەکانمانە هەن من زۆربیان ئەوانی ئەزانم کە لانی بەشی هەرە زۆریان حساباتیان بۆ نەکراوە لە بەرەوەی لە کاتێکا دروستکراون کە خەڵک پێی وابوو لەم ناوچەی ئێمەدا ئێمە لەم بوومەلەرزە نزیک نین و پێویست ناکە بترسین و ینی هیچ حساباتێکی مولەرزەی نەکراوە بەنسبەت ئێمە لەوانەیە زانستەکە تۆزێ تازەش بێ بەنسبەت ئەندازیارانی ئێمەوە چونکە بابەتە بەڕاستی پێ بڵێم هەتا خۆشم لە لێرە کە خوێندومە ئەم بابەتی بوومەلەرزە دیزانی بوومەلەرزە لە بابەتەکانی مەسەلەن لە کولیە و جامیعەکانە نەخوێنراوە من خۆم یەکێک بووم لەوانەی کە بابەتی بوومەلەرزە کە لێرە تەخەڕۆجم کردو هیچم لە دەربارە نەئازانی کە بەکالێرێسم تاوا کرد کە چوومە ئەمریکا خوێندم ماجستێرم خوێن دکتۆران خوێن اینجا چوومە ئەم بوارەوە بەڕاستی ینی ئەم بابەتە بۆ ئێمە تۆزێک تازەیە تا ڕادەیەک لەبەرەوە ترسمان هەیە کاری ڕازەوەیە کە خۆمانی بۆ ئامادەکەین باڵەخانەکانمان پێویستە کۆد و ستانداردی تایبەت بە خۆمان هەبێ ئەگەر ستانداردی تایبەت بە خۆشمان هەبێ ئەبێ شتێکە بێ کە ئێمە تەنسیقی لەسەر بکەین تەبەنی بکەین ئایا چ کۆدی چ وڵاتێک بەکاربێنی بەڕاستی لەم وڵاتی ئێمە جۆرەی لە فەوزا هەیە لە ڕووی ئەوەی کە تا ئێمە کۆد و ستانداردی کە بەکاری هێنی لە کاتی دیزاینکردنی بینادا فەوزایەکمان هەیە هەر کەسە شتێ بەکارهێنی ینی شتێکیمان نییە شتێکی ستاندارد نییە کە هەموو کەسێ لەسەری بڕوە کۆدی سینیمان هەیە تورکیمان هەیە ئێرانیمان هەیە ئەمریکیمان هەیە ئەوروپیمان هەیە هندیمان هەیە چوزانم میسریمان هەیە ینی شتێکی بەستون بە توێژینەوە یاخود هەر زیاتر تیجارین بەشێکیان لەوانەیە من خۆم لەوانێ باەز بم لەو ڕۆوە بەڕاستی کۆدی ئەمریکی کە خۆم بەشدارم لە نووسینەوە دانانیاندا هەمویان پشت ئەستورم بە سەرچاوی بەس بە توێژینەوەەوە من یەکێک ملەوانەیە کە بەشدارم لە نووسینەوەی ینی ئەو ڕیکوارمنت و ئەو ڕکمنندیشن و ئەو داواکاریانی کە تایبەتم بە دیزانی بوومەلەرزە لە کۆدی ئەمریکیا بۆ بینای کۆنکرێتی کە ئێمە ساڵانە چەند ساڵ جارێک ئەم کۆدە ئەبدەیت دەکەینەوە لە کۆد و ستانداردەکە کتێبێکی گەورەیە هەر 3-4 ساڵ جارێ ئەبدەیتی یەکەین ئەوە بەهۆی لە ڕووی چی و لە چ مەبدە ئێمە ئەبدەیتی یەکەین یاخود تازەیەکەینەوە بەهۆی توێژینەوەی تازەوە کە ڕۆژانە بڵاو ئەکرێتەوە ئەکرێت لەو بوارەدا بەهۆی ئەوەی کە بوومەلەرزەیە بۆن لە تووکیا ڕووی داوە ئێمە ئەچین چی یەکەین ئەچینە ئەو شوێنە دیراسەی و بینانە ئەکەین و بینانە بۆ ڕووخاون ئایا چی ئەتوانی لەو بوومەلەرزەیە فێر ببین ئەو عیلمەوەرەگرین و ئەگەر شتێک هەیە مەسەن ئێمە پێیمان پێ نەبێت تا ئێستا یاخود مەسەن خەلێلێکمان هەیە لە کۆد و ستانداردەکانمان ئەبێ وەریگرین و دووبارە چەند ساڵ جارە چاکیکەین بەداخۆ ئێمە لەم ڕۆوە لە ستێپی یەکەم نیشانایی وەزان و لە سفراین چونکە تا ئێستا لە کوردستانە شتێکی تایبەتمان نییە ینی هەتا وەکوتم ینی با ئێمە کۆدێتە بەنیکەین بۆ نمونە لە هەموو دیزاینەکانمانە کۆدی ئەمریکی یاخود ئەوروپیان شوێنێکی تر کە بەباشی ئەزانی بۆ ناوچەی ئێمە بۆ وڵاتی ئێمە بەکاری بێنین و فەرزیکەین لەسەر ئەندازیارەکانمان لەسەر مۆسڵمیمەکانمان کەم کۆدانە بەکاربهێنن زۆر باشە دکتۆر گفتوگویەک لەگەڵ دکتۆر عەلیا بکەین گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز بەردەوامێ بەڕێز دکتۆر عەلی سڵاو لێبێ لە هەرێمی کوردستان ینی وەکو لە پێشەشی باسم کردو لەگەڵ بەڕێز دکتۆر سامانە گفتوگۆمان کرد مەسەلەن ئای بەڕاستی ینی ئەو قسە و باسانەی کە باسەکرێن کە بوومەلەرزەی وێران کرد بەڕێوێ بۆ هەرێمی کوردستان و ئەجا کاتەکەشی دیارەکەن چوارشەمەیە نەخێر پێنجشەمەیە ئەمانە لە چێوە دیەوە ئەمە چۆن ئەبێ مامەڵە لەگەڵ ئەو بابەتە بکەین کە بەڕاستی ئێستا ڕۆژەوێکی بیرکردنەوەی خەڵکە ینی لە حەقیقەتە ئێستا هەموو خەڵکێک بەتایبەت دوای ئەوەی ئەبدێتی کردەوە و شێوی ڕابردوو بوومەلەرزەیە لە سلێمانی و هەڵەبجە و دەوروبەری ڕوویدا ئێستا ترسێکە لە دڵی خەڵکە سپاس دەکەم سپاس بەڕاستی ئەوەی کە بەڕێزت باست کرد یعنی بوومەلەرزە شتێک نییە هیچ کەسێک پێشببینی پێ بکە یا بڵێ لە فلان کاتە ڕوئەدا لە فلان جێگای ڕوئەدات هۆکارەکەشی چییە لەبەرەوەی ئەمە جوڵە زەمینەیە کە لە قوڵاییەکی زۆرە ڕوەدانی وەگە بینن لە قوڵایی زیاتر لە 5 کیلۆمەتر و 6 کیلۆمەتر و 8 و هێندێک جارە چێتە 25 و 30 کیلۆمەترەوە هۆکارەکەشی ئەوەیە کەوا با بڵین لەو منتیقەیە نەک هەر لێر یعنی خۆی چەند جێگەیەکێ زیاتر چالاکی بوومەلەرزێتە ئەوانش بریتین لە سنووری بینی پلەیتەکان بە دەرەجە یەک
دوایی ئەو شوێنانی کە با بڵین لە گۆی زەویان لە توێکڵی زەویە شوێنی شکستن ئێمە گەر زیاتر فکرەکەمان بچوو بکەینەوە بۆ هەرێمی کوردستان مەبەستەکەی تۆ زیاتر لەسەر ئێرەیەکە ئایا مەترسی هەیە بۆ ڕوودانی بوومە لەرزەی گەورە ئایا ئەو بۆ چوونانە و ئەو قسانێک کە ئەکرێ گوایە دوای ڕۆژی چوارشەمەیان فلان ڕۆژ بوومە لەرزەیەکی وێرانکە ڕۆدا من ئەمە زیاترمێ بۆ بەڕێز ڕوونکەمەوە بوومە لەرزە شتێکی نوێ نییە بەڕاستی بوومە لەرزە لە مێژووی زۆر کۆنی زەویەوە هەر لەوەتەی گۆی زەوی سار بۆتەوە ئەم توێکڵی بۆ دروست بوو و ئەو پلەیتانە دروست بوون کە ئێمە لەسەر پلەیتێکین بە ناوی پلەیتی عەرەبیەوە ئەم بوومە لەرزەیە هەیە بۆ نمونە چڕیکەینەوە لەسەر کوردستان من دووسێ نمونی بچووکە پێڵم دوای بۆ ڕوونەکەمەوە کە لە کوردستان چ شوێنێک با بڵێن یاخود ترسی بوومە لەرزەی گەورە هەیە یان نایان کەی ڕووەدا ئەوەشت بۆ ڕوونەکەمەوە لە مێژووی کوردستانە چەندین جار بوومە لەرزە و داڕوخان و ئەو شتانە ڕوویداوە لە مێژووی پێشوودە بۆ نمونە بەعسەی جامیعەی مەشیگان کە ساڵی 52 هاتن لە ئەشکەوتی شانەدەرەوان تیمێک بوون بە سەرۆکاتی دکتۆر فرانک ستیوارت کە لە دووی ئاسار و شتیوا گەڕان لەو ئەشکەوتی شانەدەرانۆ لاشەیان ئەوان دۆزیەوە لە قوڵایی 4 مەتر و 5 مەتروانە کە تەڕەسوباتی با بڵین بنکی ئەشکەوتەکەیان هەڵکۆڵیۆمانە دوو سێ لەو پەیکەرانە بۆیان دەرکەوت کە لە بندی بنەبانی ئەشکەوتەکە دانیشتون و پاڵیان داوەتەوە و سەقفی ئەشکەوتەکە بە سەریان ڕووخاوە ئەوانی تر لە ناوەڕاستی ئەشکەوتەکەیە درێژ کراون و نێژراون و ئەمان یعنی لە توێژینەوەکانە ڕوونکردنەوەیەکیاندا تەبعاً ئەو کۆمەڵە مرۆڤە ئەو نۆ لاشەیەهی وەجبەیەکیان هیچ 6,000 ساڵ لەمەوە پێش بوو تەمەنەکەی وەجبەکەی تریشی 54,000 ساڵ سێری ئەو تەمەنە دوور و درێژە لەم ناوچەیە بوومە لەرزە زۆر بە جوانی ڕوونیان کردو چونکە کە سەقفی ئەشکەوتەکە ڕووخاوە پارچەی بەردەکان کەوتۆتە سەر ئێسقانەکانیان و شوێن ئێسقانەکەی شکاندو و بە تیژی لەسەری ماوەتەوە لاشەکانی تربینیان یعنی شتی تریتیا من نامێ درێژەی زۆر پێ بدەم ئەنی تەسەور کە ئەوان ئەوەندە توێژینەوەکانیان دقیقە خوا ناتم من بۆ مەسایلی بوومە لەرزە بەزەگەڕێن هەرچی زاهیرەیەکە بێ لەو شتانەیە بۆیە کە ئێمەش یعنی کە قسە ئەەکەین کە بازەکەین یعنی عیشوایی هەر کەسە لە جیرفانی خۆی و قساکات وردەکاریە داد بەبێ ئەوەی معلوماتی بە چوارشەمە بوومە لەرزێکدا بۆیە من ئەمانە ڕوونکەمەوە سەیری کە ئەوان با بڵین 6 لاشەکەی تر هەستان چیان کۆڵێەوە لە ناو لاشەکانی هی سەیەکەش وی شەشەکەش گەڕان لە دووی هەواڵەی گوڵ و نەباتی ئەو سەردەمەکە هەبووە سەیریان کرد زۆرترین ڕێژە لە ناو لاشەی ئەوانەیە هەیە کە بە شێوەیەکی تەبیعی نێژراون لە ناوەڕاشتی ئەشکەوتەکە بە زەوانی کە ئەوان تەسەوریان کرد بوومە لەرزە لێی داویت و بە مفاجئی مردبن و کەس نەبوو بیان نێژێ ڕێژێکی زۆر کەمیتیابووی گوڵەبەی بوون و زەنابق و گوڵە ئولفیە و ینی سەیری ئەو دەقیقوری بۆچی بۆ هەڵاڵە گەڕنەبەری هەڵاڵەی گوڵ و درەخت و بەرەکان دایمەن تەحملێکی زۆریانی موادێکی کایتی نییە ئللا بە حامزی HF نەبێ بە حامزی HFیش ناتێتەوە حامزی HF کە شوشە و سلیکات یێنێتەوە ینی زۆر جوان لە توێژینەوەکانە نووسیویانە دوایی کە دەیتە ئەملا ئەوە لە چای برادۆسە طبعا ئەشکەوتی شانە دەر دەیتە ئەملا منتیقەی لای با بڵین هاودیان و لەم دیویش ئەکاتە زەردەگۆم بەلای نزیکی منتیقەی بەخمەیە ئەو چایە ڕووخاوە تەبەقەکانی سەرەوە هاتوۆتە سەر تەبەقەکانی پشتی هاودیان ئەنگلەر ئەن کۆنفۆرمتی دروست لەم دیویش لە زەردەگۆم کۆری با بڵین کرۆکی چایەکە ڕووخاوە ڕەبتیان کردڵێ ڕەنگە لە کاتی ڕوخانی ئەو چایەیە ئەم منتیقەیە لەریوەتەوە ئەیش بەهۆی بوومە لەرزەیەکەوە بێ ئەنی سەیریکە ئەوەنە بە دقیقی لە دوی ڕەبتوشتەکانیان لە دوی وەسائلی زانستی لە دوی حقائقی زانستی لە دوی دۆکمنتی زانستی گەڕاون ئێمەژ ینی پێویستە بەڕاستی لەمە بە دواشتەکانمان بە حقائق و دۆکمنت و وەسائقی زانستیانەوە باز بکەین ینی ئەوەندە سۆسیال میدیا خەڵک ژێی بۆ نەگرێ لەسەر ئەو بابەتانە کە ئەوتر ئێستا با بێنە سەر کوردستان زۆر جێی کە مەسەن شاری ئامێدی بۆ خۆی لەسەر چینە بەردێکە ئەو چینە بەردە چیای مەتینە کە داڕماوەتەوە خوارێ ئەمە شەر بە بوومە لەرزەکان ڕوویدا ئێستا بەڵام ئێستا سنووری کوردستان ئێمە چەند سنوورێکمانی سنووری ڕۆژهڵاتەکەی کە ناوەڕاستی زنجیرە چیای زاگرۆزە ببوورە دکتۆر علی خەرەندی ڕوانزی شەری ئەوە نیە خودە و دیاردیەکی ترە
خەڵەندی ڕەواندز شوێنی فۆڵتێکە یاخود بابرین لێکترازاندنیە کە لەو سینکلاینیان ڕوویداوە تەقەدایمە شوێنی فۆڵتەکانیان لێکترازاندنەکان ئەبێتە شوێنێکی با بڵین شکست کە بۆ شوێنی شکست لە چۆ ئاو دای من بەرە ئەو شوێنانە کۆ بێتەوە زوو با بڵین ئەو شوێنانە داخورێت کە داخورابێ بە ڕێچکەی ڕووبارەکە و هەم ڕووبارەکە و هەم ڕۆشتن و سورعەتی تیاری ڕووبارەکەەوە هەموو هەم ئەو شکستەکە دابەزیوە ئەو فۆڵتەیە بابرین ئەو لێکترازانە بۆ چەندین مەتر لەسەر ئەو خەتە بەرداوامە بێت و ئیتر وردە وەردە گەلیەکە لەسەرەوە پانە بێت و لە خوارەوە تەسکۆک و خاڵندی شەقلاوە دروستەکە وەکو زۆربەی ئەو گەلیانی کە لە هەموو گەلیەکانی کوردستان مەسەر نێستا ئەو گەلەی بابرین لە پشتەوەی هەولێر لە گۆمەسپان هەیە ئەوەی لە بەردەمی شەقلاوە هەیە ئەوەی لە دەربەندی بازیان هەیە تاسلوژە شوێنی سەیتەرەکە کە نزم بۆتەوە بۆ خۆی ئەوە ئەسڵەن فۆڵتێکە ئەچێتە خواردبانی مەقانە و بۆ لای ڕێچکەی ڕووباری ڕۆخانە دێتە سەرێ بەلای چەمچەماڵە چەندین جار ئەمنیانی بۆ لێرە مادەم چیتە سەر و بابەتە نمونەیەک ساڵی نەوەد لە ماوەت بوومە لەرزەیەک ڕوویدا بە ڕێچکەی ئەو فۆڵتەیە جوڵە دروست بوو. کە جوڵە دروست دەبێ ئەو وەکو پێمتی ئەو فۆڵتە لە ماوەتەوە دێتە خوارێ بە چای قەیوانە دێتە بەردەمی چای پیرە مەگرو نەچێتە ئەو شوێنی سەیتەرەکەی تاسوجاها سەیتەرەکەی تاسو لە نشێوێکە کە سەیریەکەی لە سلێمانی و لە تاسو جۆ بەرەوەی ڕۆی ئەوەش ئاساری دوایە چێتە ئەو منخەفەزەی بازیانەوە بابڕین کە ئەڕوات و لە دەربەندی بازیان بزە بە دەربەندی بازیان و بەردە قارمە خۆی ئەو فۆڵتە دروست کرد و دوایە چێتە تەکیەوە چێتە چەمچەماڵەوە چێتە لای بانی مەقان و بەلای ڕووباری ڕۆخانەیان ڕواتە خوارێ چێ بۆ لای منتیقەی داق و قوانە لێرە جوڵەکە لێرەش دروست بوو فۆ بووکانێکی تەقاندەوە لە خوار تەکە بینی چەمچەماڵ و تەکیە لە ساڵینەوە تا فوارەیەکی دروست کرد 15 متر بەرز بووە تا چەند ڕۆژە خەڵک بۆ زیارە دەچون نەزانیمە حەدەسێکی بابڵین کەونی و مقدەس و پیرۆزەوە چون دوعا لەسەر کرۆمانە نەتیجە ئەوەی کە بابڵین ئەشکەوتێکە بوو لە ژێرەوە لە نزیکی ئەو فۆڵتەوە و ئەو ئەشکەوتە تەبقاتی جیبسەم لەوێ هەیە ئەو تەبقات جیبسەمە کاتێت و غازی ئس دروستەکە ئاویش لە ئەشکەوتەکە لە بن فراخەکەی زیژێر ئەرزە کە کۆبوو بۆوانێ بابڵین ئەو ئێسش لەگەڵ ئەم زەختەیە هاتە دەرێ بە فارێک و دوای نیشتەوەی سەر ئاساریشی بابڵین ینی چەندین جارم شتانە لە کوردستانە ڕوویداوە لە زۆربەی جێگەکە ینی بەپی تەجروبە و ئەزمون بەڕێز دکتۆر عەلی بەپی ئەزمون و تەجروبە و مێژوو ئێمە بوومە لەرزەی وێرانکەر لە هەرێمی کوردستان ڕوویداوە ینی ئەوەی کە بەڕێزت معلومات لەسەری هەبێ بەڵێ ئەوەندەی لەوەتەی زانستی سایزمۆلۆجی کە پێگەیشتۆ و ئەزیزە هاتۆتە ئێرە و بۆ نمونە لە سلێمانی لە ساڵی هەفتاکانەوە سنتەرێکی قیاسی بوومە لەرزە لە چیای ئەزمەردانرا بوو بەم ئەخیرا کە دوای ئەوەی هێندێ زروفی بابڕین حربی عێراقی ئێرانی ئۆمانە تاو نەبوو هێنایەنە خوارێ لە هێشتێک لە ژێرزەمینەکانی بابڕین مجەمەعی کۆنی زانکۆی سلێمانیا دانرا و ئێستاش وابزەم هەر لەوێیە و قیاساتی بوومە لەرزاکە لەو کاتەوە ئەوەندەی کە قیاسات کراوە قەت بوومە لەرزی وێرانکەر نەکەر ئەمە لە ساڵی 1920 لە دوای حربی عالەمیە و کە بابڕین عێراق چۆ ژێر ئینتیدابی بەریتانی و شەریکاتی نەوت هاتن و ئەوان بۆ هەدەفی جیۆلۆجی و ئەمانە ئەزیزەی ڕزدی زلزالیان هێنا و زایدن ئەو ئەزیزە ڕزدی زلزالیانەی کە بابڕین لە ئێران و لە وڵاتەکانی دەوروبەر هەیە هەمووی کە قیاساتیان وەرگتو لە 1920ەوە لە ناوەوە من مەبەستم لە دیوی ناوەی کوردستان لەسەر درزە سەرەکیەکانی سنووری پلەیتی عەرەبی کە ئەکاتە با بڵین یەکێکیان بەزنجیرە چای زاگرۆزە تقریبنەوە لە منتیقەکان لای ئەسپەهانوانەوە دێتە خوارێ دێتە سەرێ بۆ لای کرماشان و دێت بۆ لای سەرەوەی با بڵین منتیقەی قەسری شیرین و بەلای منتیقەی سنە و دێتە منتیقەی بانە و زەردەشوان ئەو تەمان لە ژێرەوەی خۆی ئەم لێکترازانە چونکە ئەم گۆی زەویە ئەم توێکڵی زەویە شتێکی پێڵێن بەیزمێنت لەوێ لێکترازاوە کە لەوێ ئەو جوڵەیە ڕووەدات بۆچی لەبەری بەحری ئەحمەڕە کرێتەوە دەریای سوور کە ئەکرێتەوە پاڵ پێوە ئەنێ بەرە و باکووری ڕۆژهەڵات بە ئیتیجاهی پێچوانەی میری کاتژمێر ئەم جوڵانە کە دروست دەبێت لای ئێمە پێوتری کۆلیژن یعنی دووچینەکان بەرەو یەکتری ڕۆن لای تۆڕۆس و ئەمانە لەبەرەوەی لەوێ بە ئیتیجاهی پێچوانەی ئەخرەبی ساعی هەر درزەکان تقریبان وەکو بڵی شێرینگە لە یەکتری ئەخشێن و زایدن زۆر زارەبێتە هۆی تێنشن نابینی ئەو کۆمەڵە درزە دروست بوو لە سەرەوە فلەو شوێنانە لەسەر ئەو خەتانە زۆر جار بە قوەی بەرز ڕووەدا بەس کە هێزەکەی نەقلە بە یاخود شکستێک یاخود وەزعێکی با بڵێن ناهەستیار و قەلق دروست دەکات لە ناو ئەو فۆڵتانی کە یەکچکە ئەم ناوچەی ئێمە بە یەک زنجیرەیەک لە فۆڵت ئەوەی کە دکتۆریش باسی کرد لێکترازان بە ئیتیجاهی باکووری ڕۆژهەڵات بەرە و باشووری ڕۆژ ئاوا
ئەم ناوچەیە هەمووی زنجیرەیەک لەو فڵتانەیە دابەزیوە بۆ قوڵای عەسری جوراسیک تەڕە سوباتەکانی کریتێشێز یعنی با بڵێن دابەزیەوە بۆ قوڵی با بڵێن 15 کیلۆمەتر 10 کیلۆمەتر زیاتر بۆیە کە ئەو جوڵێ دروست دەبێت لەسەر شوێنی ئەم شکستانش جوڵە دروست دەبێت کە جوڵێ دروست دەبێت لە نەتیجەی لێ خشانی چینە بەردەڕەقەکان تاقەیە یاخود وزەیەکی زۆر با بڵێن ئینتلاقەکە کە ئینتلاقیەکە ئەو وزەیە کۆمەڵێک شەپۆل دروست دەکات یەکێک لەو شەپۆلانە کە دێتە سەر توێکلی زەوی کە سێکەندەریە کوژێتەوە وەڵامی چەمپیوتر پرایمەری دوایی کە ئەگاتە سەر توێکلی زەوی بە شێوەیەکی ئوفقی لەگەڵ توێکلی زەوی ڕوە هەرچی بیناشتی لەسەری هەبێ لەرێنێتەوە کاک دکتۆر سامان باسی کردوتی مەتیریەڵی بیناکان پێویستە مەتیریەڵێک بێ کە مەقاومەی زۆر ڕاستە بە هەمان شێوە ئێمە لە جیۆلۆجیە کە سەرەکەی بۆ چینە بەردانەیە با بڵین خێرایی ئەو شەپۆلانە و تکراراتی شەپۆلەکان لەبەر ئێمە چینەبەردی جیاوازمان هەیە ئەو بەردانی کە زۆر ڕقن و زۆر کۆمپەکتن با بڵین خێرایی شەپۆلەکان تیای زۆرە بێ ئەو بەردانش کە پلاستیستیە ئەوان مەسن ئەڵێن دەکتڵیتی مەتیریەڵەکان تا مەتیریەڵەکان خاسەیتی نەرمی و پلاستیستیان هەبێ و کشانیان هەبێت ئەو وەیڤانە ئیمتیسازەکەن زووتر و جوڵەکەشی زۆر با بڵین وەیڤەکەشی تۆلی شەپۆلیەکەی درێژی شەپۆلیەکەی بڵاوەکەن بۆ نمونە من یەک نمونەت پێڵێم عەفوو بەڵێ بفەرموو یەک نمونەت پێڵێم من چەند جار قسەم کردووە مەسەرەن ئێستا بۆ نمونە من نمونەی هەولێرە سلێمانی باڵێ سلێمانی چای ئەزمەر ئەو بەردەڕەقانی کۆمیتان و بینیوانان کاڕێ هەمووی کۆمەڵی بەردەڕەقی سپیە ئەوانە سورعی وەیڤەکان تیای سەریع بەس ناو سلێمانی تا ڕادەیەک تەکوینی تانجیرۆیە و کۆڵۆشە و ئەوانەیە تەڕەسوباتی کلەیە و ئەوانە مەتیریەڵێکن خاصەتی پلاستیستیە دەکتڵیتیەکەی زۆرترە نەرمت قابلی ئیمتیساسیە ئەمانەش بۆ خۆی تەسیرەکە بۆیەکە بە هەمان شێوە ئێمە کە بینا ئەەکەین ئەبێ محاولە بکرێ مەتیریەڵی ئەو بینایە شیشەکانی سیفەتێکی وای بدرێتێ کە دەکتڵێتەکەی زیاد بکرێ بە پێی تونتیە و بمەرزان ئێستا با ئەوە واز لێ بێنی بێمە سەر ئەوەی ئایا کوردستان بوو مەلەرزەی بە توندی وەکو ئەوەی سەرەوەی حوت و ئەوانە ڕوئەدارۆکەوەی کە لە تورکیا ڕوویدا یان بەسەرەن ئەو ساڵی 2019 بوو ڕوویدا یان 20 ببیرم نایە بزەبت لە ئەو دیوی دەربەندی خان لە منتیقی سەرپێڵی زەها و ئەویش تقریبا 7.2 بوو ئەمانە فعلا سەیریکە 7.2کە لەو دیو لەسەر خەتی زاگرۆز ڕۆدا لەسەر خەتی تۆڕۆز ڕۆدا لەسەر ئەو خەتەی کە با بڵین لە منتیقەکانی لای بەحری ئەحمەر کە سەرەکەوێ بۆ سەرێ بەلای قوبروسا دێتەوە بەلای ئەسکەندەرونیا دێتەوە عوسمانیە و مەرەش و دێتەوە تێکەڵ لەوانە ڕوو ئەدات بوومە لەرزەی بەقوت بەڵام کە ئەبێتە هۆی ئەوەی حالەتی قەلق دروست دەکات لە دیوی ناو بۆ نمونە چەند فترەیەک لەوە پێش لە هەولێر دوو بوومە لەرزە ڕوویداچیان لەسەر ڕووباری باستۆرە لەسەر فۆڵتێک لەسەر شوێن یەکتر بڕینی دوو فۆڵ لای منتیقەی با بڵین ڕۆژ ئاوای ئەو پردێکە ئەکەوێتە منتیقەی باستۆرە لای منتیقەی پەرپیتان و ئەوانە بەربیان لای منتیقەی بەعشیقە و بینی بەعشیقە و منتیقەی شەلالات ڕوویدا سەیریکە ئەمە بۆچی ئەم جوڵەیە کە پلەیتی عەربی من دایما ئەڵێم پلەیتی عەربی وەکو سینیەکی گەورە وایە سنووری سینیەکە شوێنی جوڵە سەرەکیەکەیە لە ناوەش چەندین فۆڵت ئەمەی پارچە پارچە کردووە زۆر جار ئەم جوڵە سەرەکیە طبقەکان قەلەقەکە بۆ نمونە لەو دیوی هەڵەبجەوە لای منتیقەی پاوە ئەو چینە بەردانە قەلق بووە حرەکەیەک وای لێکا بجوڵێت و وزەیەک بەردەوامەکە حەزەکەم وەڵا گفتوگۆکەم لەگەڵ ڕیدا بەڕێزە دوور درێژ زیاتر ئیدامی پێدەین ببوورە بەڵام بۆی کات دەم بە کاک محەممەد کەمالیش ئەگەڕێمەوە لای بەڕێستان بەڕێز دکتۆر علی کاک محەممەد ئەو پێشبینیانەی کە بەڕێز دەیکەی بۆ کەشوهەوە بەڕاستی ئێستا خەڵک کۆمەڵی خەریکە ئەو پێشبینیانە بۆ بوومە لەرزە شەکات مەسەلەن ئەڵێ وەکەوەی کە لە دکتۆر علی و لە دکتۆر سامانم پرسی مەسەلەن کاکەوە چاوەڕێکم بوومە لەرزەیەک بەڕێگاوە چۆن بەڕێزت هەورەکان باسەکەیت و من بینەرتە بم چکە زۆر حەزم لێ باران ببارێ قسەی تۆ لەسەر ئەم بابەتانی ناو سۆشال میدیا چییە؟ سڵاوتان لێبێت شۆتان باش سپاس بۆ ئێوە هەروەها بە خێراتنی ئەو میوانە بەڕێزانە شەکەم کە پسپۆر و شارەزان لە بواری بوومە لەرزەزانیە بە خێراتن سەر چاوم دیارە ئەمەوێت پێشەکی پێش دەستپێکردنی پرسیارەکەی بەڕێستان پێناسەیەکی بوومە لەرزە بکەم و هەروەها شیکردنەوەیەک بۆ بوومە لەرزە بکەم بۆی خەڵک زیاتر لای ئاشنا بێت ئەنج بێمە سەر ئەوەی کە چۆن پێشبینی بۆ ڕوودانی بوومە لەرزاکرێت لە
ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەگشتی و هەرێمی کوردستان کە ئێمە تێشمان خسۆتە سەری لە پرۆگرامی ئەمڕۆدا. پێشەکی بوومەلەرزە لەرینەوەیەکی خێراخێرا و ماوەکورتی زەویە. هەندێک جار جوڵەی بوومەلەرزەکان هێندە بەهێزن کە کاولکارێکی زۆر بە دوای خۆیان هێنێت و کارەساتێک بە دوای خۆیان هێنێت کە دیمەنی تراژیدیایی بڵاو بێتەوە لە ناو خەڵکیەوە. هەندێک لە بوومەلەرزەکان هێندە نزم و کەمن کە تەنها یا هەستی پێ ناکرێت یا تەنها هەست بە جوڵەکە یەکرێت کامیان بوومەلەرزەی لاوازە. هەڵبەتە وەکو میوانەکانش ئاماژەیان پێکرد ئێمە دوو پلێتمانەیە بۆ ڕوودانی بوومەلەرزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەڵبەتە لە تەواوی جیهاندا پلێتی تەکتۆنی هەیە بۆ ڕوودانی بوومەلەرزە، بەڵام لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ئێمە دوو پلێتی سەرەکیمانەیە بۆ ڕوودانی بوومەلەرزە. ئەوش پلێتی فارسی و پلێتی عەرەبیە کە هەندێک جار پێڵێن پلێتی زاگرۆز و پلێتی عەرەبی، کە ئەم دوو پلێتە لە وڵاتانی خۆراوای ئەوروپاوە سەرچاواگرن تاکو دێنە تورکیا، واتە هەردوو پلێتەکە لە ئەوروپاوە دێنە تورکیا. لە تورکیاوە دەبنە دوو لقی جوداوە، لقێکیان کە پلێتی عەرەبیە بە خاکی سووریا و لوبنان و دیمەشق و دەریای سوورە تێپەڕە بێت بۆ کەنداوی عەرەبی و لە پاشان لە کەنداوی عەرەبیەوە دەڕواتە وڵاتی ئێران و پاشان وڵاتانی ئەفغانستان و پاکستان. ئەو لقەکەی ترکە لە تورکیا ئەمێنێتەوە پلێتی فارسیە یاخود پلێتی زاگرۆز. ئەوەیان بە چیای زاگرۆز و تۆرۆسەوە تێپەڕە بێت بۆ وڵاتی ئێران کە ئەو هێڵەیان بە بەشێکی خاکی هەرێمی کوردستانە تێپەڕە بێت واتە بەناو بەشێکی ئیدارەی سۆران و ناوچە شاخاوەکانی پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ناوچەکانی خۆرهەڵاتی گەرمیان و پاشان دەڕاتە وڵاتی ئێران و پاشان ئەو پلێتێشیان دووبارە ڕاتە وڵاتانی پاکستان و ئەفغانستان. بەم شێوەیە ئەم دوو پلێتە سەرچاواکردن بۆ ڕوودانی بوومەلەرزە. هەڵبەتە ڕوودانی هەر بوومەلەرزەیەک لەسەر ئەم هێڵە بۆیە یان ڕوودانی هەر بوومەلەرزەیەک لە وڵاتی ئێران یاخود لە وڵاتی دەوروبەرمان و وڵاتانی تورکیا و وڵاتانی ئەوروپا و هەروەها ناوچە سنووریەکانی خۆرهەڵاتی سنووری باشووری گەرمیان و وڵاتی ئێران بە ڕوودانی هەر بوومەلەرزێکەوە چالاکی لەسەر ئەم پلێتانە دروستە بێت و مەفروزە یعنی ئامادەیە بۆ جوڵەی بوومەلەرزە و دروستبوونی زەبزەبات. خەڵک ئەو پێشبینیانە چۆن ئەکات زەوی ئەو پێشبینیانە چۆن ئەکات؟ ویستم بێمە سەر بەڵێ ویستم بێمە سەر پرسیارەکەی بەڕێزت. هەڵبەتە ئێمە لەبەرەوەی چەندین ساڵە ئەزمونمانەیە لە بواری کەشناسی بوومەلەرزەزانیت چەندین تەجروبەمان بەکارێنەوە بۆی بگەین بە ئەنجامێک بتوانین تا حدێک پێشبینی بۆ ڕوودانی بوومەلەرزە بکەین. هەڵبەتە لای زۆربەی خەڵک ئاشنایە و کە ینی زانست نەگەشتۆتەوە ئاسەی بتوانین پێشبینی بۆ ڕوودانی بوومەلەرزە بکەین. وڵاتێکی گەورەی وەکو ژاپۆن و چین تاکو ئێستا نەیتوانێت پێشبینی بۆ بوومەلەرزە بکات، بەڵام بە پێی زانستی ئەتوانین تا حدێک پێشبینی بۆ ڕوودانی بوومەلەرزە بکەین. ئەویش بە چەند نیشانەیەک ئێمە توانین بۆ بوومەلەرزە پێشبینی بکەین لە داهاتوودا. یعنی ناتوانین تاریخ و تەوقیت و ڕۆژ و گوڕەکەی بە دەقیقی دیاری بکەین، تەنها بە نزیکراوی نەبێت. ئەویش زۆر دووبارە بوونەوەی ڕوودانی بوومەلەرزەیەک بە پلەی جیاواز لە یەک جێگایە. ئەمە زەنگێکی مەترسیدار و ئاگدارکردنەوەیەکە بۆ ڕوودانی بوومەلەرزە لە داهاتوودا. یاخود دروستبوونی جوڵەی زەبزەبات لەسەر پلێتی فارسی یاخود پلێتی عەرەبی. بۆ نمونە لە وڵاتی تورکیا و وڵاتانی ئەوروپا و ناوچەکانی سنووری نێوان ئێران و هەرێمی کوردستان چەند بوومەلەرزەیەک بە پلەی جیاواز ڕۆدەن. ئەمە لە ناخی زەویە توش داڕمانێک دروستە بێت و هەروەها پەستانێکی بەهێز دروست دەبێت لە ناو ناخی زەویەوە. ئەمە واکات جوڵا بۆ بوومەلەرزەکان دروست بێت. ئێمە بۆ شێوەیە ئازانین کە لە داهاتوودا ئەگەری ڕوودانی بوومەلەرزەیەکە چونکە چالاکی لەسەر پلێتەکە هەیە. واتە کە ڕوودانی بوومەلەرزەیەک بە گوڕی 5 پلە لە وڵاتی تورکیا ڕۆدات با نمونە بینەوەک ئەو بوومەلەرزە بەهێزەی کە لە وڵاتی تورکیا ڕوویدا 7.8 پلە ڕێکتەر بوو. ئەوە ڕاستەوخۆ لە دوای خۆیەوە چەندین پاش لەرزە و بوومەلەرزەی تری بە دوای خۆی داهێنا. ئەمە وای کرد چالاکی لەسەر پلێتی فارسی بۆ عەرەبی دروست ببێت و هەروەها پلێتی عەرەبیش کەوتە چالاکی. وای کرد لە وڵاتی ئێران لە ناوچەکانی باکووری خۆرئاوای ئێران و هەروەها ناوچەکانی باشووری خۆرهەڵاتی ئێرانیش چەندین چالاکی بوومەلەرزە هەبێت. پاشان چالاکی پلێتی عەرەبی دەستی پێکرد. ئەمە وای کرد هێز و پەستانێک لەناو ناخی زەویە دروست ببێت کە ئەمە لە ئێستادا ئامادەیە بۆ ڕوودانی بوومەلەرزە لە چەند ناوچەیەکی دیاریکراوە. باش ئێستا دوای بوومەلەرزەکەی شێوە ڕابردوو کە سلێمانی و هەڵەبجە و ئەوانەی جوڵان کاکی محەممەد پێت وایە بەهۆی ئەوانە بوومەلەرزەی تر ڕوو بدات؟ ئەو
بوومەلەرزەی کە شەوی ڕابردوو بە گوڕی 5.1 پلە ڕێکتەر لە عەنە بڕوویدا لە پارێزگای هەڵەبجە ئەمە چالاکی پلێتی فارسیەکە دەستی پێکردووە هەڵبەتە هۆکارەکە شێگەڕێتەوە بۆ زۆر دووبارەبوونەوەی بوومەلەرزە و پاشلەرزەکان کە لە وڵاتی تورکیا ڕوویدا ئەمانە هەمووی هۆکاری سەرەکین بۆ ڕوودانی بوومەلەرزە لە ناوچەکانی خۆمان ئەمە وای کرد چالاکێکی زۆر دروست ببێت ئێمە هەر لەگەڵ ڕوودانی ئەو بوومەلەرزەیە چەندین دیمانەمان هەم لەگەڵ بەڕێسە ڕێگەی کەناڵەکانی تری ڕاگەاندنەوە کرد هۆشداری ئەوماندا بوو یعنی لە ماوەکانی داهاتوودا ئەگەری ڕوودانی بوومەلەرزە هەیە بەڵام نەمانتوانین تەحلیلی کاتەکە بکەین چونکە زانست نەگەشتەوە ئاستە بەڵام کە بوونی ناوچەکەمان واتە هەرێمی کوردستان و ئەو شوێنانەی کە لەسەر هێڵی بوومەلەرزەن واتە سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەی ڕاپەڕین هەروەها ناوچەکانی خۆرهەڵاتی گەرمیان کە لەسەر هێڵی بوومەلەرزەن ئەم ناوچەیە لەم ڕوودانی بوومەلەرزەیە بێدەنگی هەڵبژاردبوو ئەمە خۆی مەترسیێکی دروست کردبوو کە ئێمە بە لێکدانەوەی ئەو شێوەی کە ئێستا باسم کرد توانیمان بگەینە ئەنجامێکە لە ماوەکانی دا ئێستا مەترسیەکە ماوە بەپێ ئەو لێکدانەوانەی کە بەڕێزێتە کاک محەممەد مەترسی ماوە کە بوومەلەرزەی تر ڕوو بدات بەهۆی زۆر دووبارەبوونەوەی بوومەلەرزەکان هەڵبەتە بۆ معلوماتی بەڕێزیشتان تاوەکو یەک ساڵی داهاتوو چالاکی بوومەلەرزە لە وڵاتی تورکیا و سووریا و وڵاتی ئێران بەردەوامی هەیەوەکو ئێستا کە هەیە کە ڕۆژانە زیاتر لە 7 بۆ 10 بوومەلەرزە لە مەڕەش و غازی عەنتاب واتە ئەو چەقەی کە بوومەلەرزە بەهێزەکە ڕووی دەتاکو ئێستا بەردەوامە بەهۆی زۆر دووبارەبوونەوەی بوومەلەرزەکان لەوێ باش لەرزەکان بە گوڕی جیاواز چالاکی پلێتی عەرەبی بەردەوامی هەیە بەڵێ والله ئەعلەم لە داهاتوودا پێشبینی ڕوودانی بوومەلەرزەی ترەکەین ئەمە ترساندنی خەڵک نییە ئەوەش بە خەڵکی ئەڵێم ئەو بوومەلەرزانی کە ممکنن لە داهاتووە ڕوودەن لە ناوچە سنوورەکان بە تایبەتی لە داهاتووە ڕۆدەن پلەیەکی بەرزین ببێتەوەی ڕووخاندنی باڵەخانە و واتە پلەیەکی مەترسیدار نابێت هیوادارم کەس تووشی دڵڕاوکی و دوودڵی نەبێت بەتانیەکە بەدەستەوە نەگرین وانێ کاک محەممەد زۆر باشە گفتوگۆی زیاترەکەین گفتوگۆی زیاتر دکتۆر بۆ برا سروشتی بەرنامە وایە کە چەند میوانێک بوو بۆ بورە کەمێ وەستانمانی ئەو بینانی ئێرە بۆی کە ئەو پلێتانی کە دکتۆر علی و کاکە محەممەد باسییان کرد و بەڕێزت شارەزایەتێ پێویستە لە ئێستاوە بۆ نمونە دەست بەچی بکرێت خەڵک چۆن حساب بۆ ئەو بابەتە بکە و بتوانێت دۆخێکی زامن لە ماڵەکەی دروستکە نەوەک خەریکیەوە بێ دۆشک و سەرینەکەی بەدەستەوە بێ و بیر لەوە بکاتەوە لەسەر جادە بخەوێت بەڕاستی چەند شتێکەیە کە دەکرێت بەر بە زیانەکانی بوومەلەرزە بکرێت دەکرێت مەسەلەن بۆ منە لە چەند بوارێکەوە ئیشی لەسەر بکرێت یەکێک لەوانە ئەو بینانێکی ئێستا لە ماوەی ساڵانی داهاتووە دروست دەکرێن بەڕاستیەکە لەوە کارەکان وەکوتم دانانی ڕێنماییە ڕێندانانی مەرجە دابنرێت لە کاتی دروستکردنی بینە بۆ باڵەخانەکان مەرج دابنرێت بۆ بینا بچی جارەکان مەرج دابنرێت بۆ بە خانوەکانی ماڵان کە مەرج دابنرێت بەڕاستی ینی کۆد و ستاندارێکە بێ ئێمە لەسەری بڕۆین دیزاینەر لەسەری بڕوات ینی لەسەر چی محاسبە بکرێت لەسەر چی دیزاینە و ئەو بینایە بکات و لە هەمان کاتیشا ڕقابە هەبێ لەسەر چۆنیتی جێبجێکردنەکەی با من هەر دیزاینێکی باش بۆ تۆ بکەم کە خانوویە دروستەکەی کە باڵەخانەیە دروستەکەی کە ئەو دیزاینە بە تەواوەتی وەکو خۆی نەچۆ بواری جێبجێکردنەوە لە سایە پەنجای جێبەجێکرا کەواتە دیزاینەکەی من هیچ احتمامێکی نامێنێت ینی وەکو پێویست نەچۆ بواری جێبەجێکردنەوە کەواتە ینی هیچمان نەکرد لەویە ئەوە یەکێکە لە هۆکارەکان کە پێویستە ئێمە لە کاتی جێبەجێکردن احتمامی پێ بدەین بەکارهێنانی مەوادی باش کواڵیتی بەرز ینی جێبەجێکردنی باشەوە هەروەکو باسم کرد اینجا ئەو بەڕاستی بەرگرتن بە زیانەکانی بوومەلەرزە وەکو باسم کردم بینانە کۆنانەی کە هەمانە پێویستە پێدا چوونەوان پێ بکرێت ئایا ئەم بینانە تا چەند مەترسی ڕووخانیان لەسرە و چۆنەڵێ کلاسیفای بکرێن پۆلێن بکرێن کامانە کە زۆر خەتەریان لەسرە کامانن کە خەتەرێکی کەمترن کامانن کە هەر خەتەر نین کامانن کە هەر زۆرترین خەتەریان هەیە و کە بەڕاستی پێویستە شارەوانی و جیهەتی حکومیەکان خاوەنەکانیان ڕابستۆرۆپی و معلومە و زانیاری زانستانی بەڕێزت هێتا ئەو شەوەی مەسەلە لە تورکیا بوومەلەرزەکە بۆ بەشێکی کاریگەریەکەی کەوتە سەر هەولێر بەشێک خەڵک لە شوقەکانی چۆ دەرەوە مەسەلە شەو ڕابردوو لە سلێمانی مەترسیەکە بۆ هەندێک خەڵک ئەگەر دەریشی نەخست بێ بەڵام ڕۆیشتە و ماڵانێ لە شوقەن ڕۆیشتەوانی کە خانوویان هەیە حەقیانە تا ڕادەیەک لەوانەیە حقیان بێ و بەڵام بەشی هەرە زۆری پێم وایە ترسێکە لە نەزانیەوە تا ڕادەیەک دروست بووە بەمێ باسی یەک شتێ بکەم ئەویشەوەیە کە
لەوانەیە زۆر کەس یاسایی کە درزێ بینێ لە بینایە کە ئیتر ئەترسێتەوە چێتە دەرەوە ئەڵێ بیناکە ئەڕوخێت ئەمەوێت خوا ئەمە زۆر بە جوانی هینی پێ بدەم ئاماژەی پێ بدەم لە بینادا ڕوودانی درست لە کاتی بوومەلەرزەدا نەک هەر شتێکی زۆر ئاساییە بەڵکو شتێکی باشیشە ئایا ڕوودانی درست لەکوێیە هەندێک کات مەسەلەن لە زۆر حاڵەتە ڕوودانی درست لە بینادا شتێکی باشە بۆ باشە سەلانە زۆر کەس پرسیاریەوە بکە ڕوودانی درست شتێکی باشە بەڕاستی تۆ کاتێکە بوومەلەرزەیە ڕۆدا وزەیەکی لە ڕادە بەدەر دێتە ناو بینایەوە ئەم بینایە چی لەکەم بینە هەم ئەم بینە قورسە ڕائەوەشێنێت وزەیەکی زۆر دێتان بینایەوە ئایا ئەم بینایە چۆن ئەم وزەیە هەڵمبژێت چۆن ئەم وزەیە خاڵی بکاتەوە یەکە لە هۆکارەکانی یەکە لەو سەرچاوانەی کە ئەبێتە هۆی خاڵیکردنەوەی بوومەلەرزەی ڕوودانی ئەم درزانەیە ئەو درزەیە کە لە یەکتر ئەخشێ کۆنکرێت دەکە لەو شوێنەیە بەتابێت بە باسی کۆنکرێت دەکەم بینای ستیل بینای ئاسن شتێکی ترە بێتە هۆی خاڵی بوونەوەی ئەو درزە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئایا لەکوێ درز ڕۆدات لە زۆر شوێنی بینادا وەکوتم شتێکی باشە بەعکسەوە شتێکی زۆر ئیجابیە بەڵام نابێت درز لە هەموو شوێنەکە ڕووبدا ئەوەی کە چۆن وا ئەکەیت درز لەکوێ ڕووبدا و لەکوێ ڕونداکەوێت و سەر مسەڵمیمەکە ئەبێتی بینا وا تەسمیم بکرێت ئایا مەسەلەن بۆ نمونە لە دەست شتێکی لێ بێت بڕوشێت ینی بڕینێکی دیابێت دوو تەقەڵی تیابێت زۆر ئاساییە بەس مێشکە نابێت زیانی پێ بگات لە بیناشدا هەمان شتە هەندێک شوێن هەیە لە بینادا زۆر حساسە وەکو پەیکەرەی هەڵگری بیناکەی ئەبێ بپارێزێت لە کاتی ڕوودانی بوومەلەرزە ئەوە چۆنە پارێزرێت بە تەسمیمی باش بە دیزاینی باش ئەبێ مسەڵمیم چارەزا بێتەوەی بزوانێت کوێ ئەپارێزە لە بیناکەیە و ئەچۆی لەکوێ ئاسایی درز ڕوو بدات و ئەو درزانە کە نەک هەڕۆدا و کوتم لانی ئیجابی هەیە کە بێتە هەڵمژینی وەکو خاڵی بوونەوەی ئەو وزەیە کە دێتە ناو بیناکەوە بەڕاستی ئەنی زۆر کات منە بینە مەسەلەن بۆ منە برزێ لە بیناکە ڕۆدا خەڵکە ئەترسێ بەڕاستی ئەم ترسە لە نەزانیەوە پێویست ناکە زۆر کات خەڵک بترسێت ینی کە درسێ بینێ لە بینایەکە زۆر ئاساییە چکە هیچ میاک لە دنیادا ناتوانانی تۆ بە بوومەلەرزەیەکی زۆر بەقوت دروستی بکەیت و بڵێ نابێت درزێکی دا ڕوودات لە دنیا شتیوانیە مەگەر چۆن ها بینایەکی زۆر بەرز نەبێت و بیناکە بە شێوازێک دروستکرا بێت کە ئەم بینانەی کە ئێمە دروستیان دەکەین کە زۆر هیچ نابێت هیچ درزێکیان تا ڕوودا و بینانە کە ماوادی زۆر حساسیان تی هەڵەگیری و بینانە کە ئەبێ لە کاتی ڕوودانی بوومەلەرزە بە تەواوی مێنەوەکە و خەستخانانە سەنتەری ئیمەرجەنسیەکان یاخۆ بینانەی کە تایبەتن بە ئەمنی قەومی ئەمانە بە شێوازێکی تایبەت تەسمیمەکرێن کە زۆر ئاساییەکە درستیان نادروستنەوەی بەڵام باقی بیناکانی تر کە ئەبێت لە سەدا لەوانەیە زیاتر لە 98 بیناکانمان بن کە ئاسایی درزێکی تا ڕوودات ئەو درزە هەر زۆر ئاساییە دوای ڕوودانی بوومەلەرزەکە توانێت چا بکرێتەوە و پینەیە بکرێت دکتۆر ئەوەی کە دووبارە پرسیارە بکەم بە دیوێکی ترا مەسەلەن باڵەخانەکانی هەرێمی کوردستان خانوەکانی هەرێمی کوردستان بەرگەی تقریبان چەند پلە ئەگرن مەسەلەن 5.1مان بینیوە 2مان بینیوە مەسەلەن ئەو پرسیارە ڕۆژانە بەرەو ڕوومەکرێتەوە لەلایەن خەڵکی ئاساییەوە لەلایەن میدیاکارانی وەکو جەنابتەوە لەلایەن سەحب ئیشەکانەوەوانەی کە هینە ئەڵێ دکتۆر مەسەلەن بیناکانمان بۆ چ پلەیەک تەسمیم کراوە یاخود دکتۆر بیناکەم بۆ چ پلەیە تەسمیم کردووە بەڕاستیەوەش لەوە سەرچاوەگرێککە ئێمە بوومەلەرزە بە بەسە پلەکەی ئەناسینەوە بەس پلەیەکە ئێمە بوومەلەرزەکانی پێپۆلێ نەکەین بۆ ئێمەی ئەندازیار پلەی بوومەلەرزەی یەکێکە لە خەواسەکانی بوومەلەرزە هەمووی نییە ئێمەوەی کە دیزانی بۆەکەین لە کاتی ڕوودانی بۆ بوومەلەرزەکە تەسمیمی دیزانی بینا و باڵەخانەیەک دەکەین پلەی بوومەلەرزە نییە چونکە پلەی بوومەلەرزە خەواسێکی تایبەتی بوومەلەرزەیە بڕی ئەو وزەیە دیاری دەکات کە خاڵی ئەبێتەوە لە کاتی ڕوودانی بوومەلەرزەکەدا ئەوە یەکێکە لەو هۆکارانی کە تەسیرە کاتە سەر دیزانەکەی مە بەس هەمووی نییە هۆکاری ترمان زۆرمان هەیە ئێمەوەی کە ئێمە دیزانی بۆەکەین ئەوەی کە حسابی بۆەکەین ڕادەی لەرینەوەی خاکە لەو شوێنی کە تو بیناکەتی لە دروست دەکەیت ئەو ڕادەی لەرینەوەیە کە ئەو تاودانەی کە دروست دەبێ ها بیناکەت لەرزێتەوە یەکی لە هۆکارانی کاری دەکات پلەی بوومەلەرزەکەی بەس هۆکاری تر زۆرن یەکێ لەوانەوە چەند جۆری ئەو خاکەی کە بیناکەتی لەسەرە ئایا دووری نزیکی لە سەرچاوەکانی ڕوودانی بوومەلەرزەوە جۆری ئەو سەرچاوانی کە بوومەلەرزەکە دروست دەکەن قوڵایی شوێ بە شوێنی ڕوودانی بوومەلەرزەکان جۆری ئەو خاکەی لە بینی موقعی بیناکەی تۆ ئەو ڕوودانی بوومەلەرزەکە ئەمانە هەموو هۆکارن تەسیرەکەنە سەرەوەی کە ئێمە دیزاین بە چ جۆرە بوومەلەرزەی دیزاینەکەین بەڕاستی ئێمە وازە بێ لە هەموو کەس ئێمە بۆ پلەی بوومەلەرزە تەسمیم دیزانی بینا ناکەین ئەمە بۆ لەرینەوەکە دیزاینەکە ئەو لەرینەوەش چۆنە ئەمە بە شێوازێکی ئەحساییە ئەو بوومەلەرزەیە کە ئێمە دیزانی بۆ یەکەین بە گوێرەی کۆد و ستاندار من بەرباسی کۆد و ستانداری ئەمریکی یەکەم ئەگەری ڕوودانی یەک جارە لە ماوەی 475 ساڵە ینی ئەوەندە نییە هەم ڕۆژە ڕووبدا ئەوەی کە ئێمە تەسمیمی بۆ دەکەین بۆ بوومەلەرزەی زۆر بەهێز تەسمیمەکەین ینی دەکەین و لە کاتی ڕوودانی لە هەرێمی کوردستان ئەو تەسمیمە بۆکو پێم وتی بەشێکی هەیە بەس هەموویشی نیە ناتوانم پێت بڵێم هەمووی هەیە و تەسمیمی خراپیشمان هەیە تەسمیمی نیشمان هەیە زۆر بینامان هەیە لێرە بە خراپی تەسمیم کرا بەداخەوە بەشێک لەوەی تورکیا دکتۆر خەڵک دڵی خۆی ئەجایەوە کاکە بیناکان کۆن و بیناکان گەندەڵی تیاکراوە ئێمەش بینای کۆنمان هەیە
ئێمەش بینای کۆنمان زۆرە یانێ بینانی کە تازە دروستکراون و لە ماوەی چەند ساڵە حەوت ساڵی ڕابردووە لەوانێ نەکەنە 150 بینانێکی ئێمە لە کوردستانە هەمانە ئەو بینانەی بڕۆ 16ەکەی سلێمانی یاخۆ چەند بینای چۆن 4 قات و 5 قات و 6 قاتمان هەیە کە 20 ساڵ و 25 ساڵ و 30 ساڵە دروستکراون و هەن بەشێکی زۆری ئەوانەیە کە لە من بینیم لە راپۆرتەکان و لە میدیاکان ئەوەیە کە بیناکان کۆن بوو بەداخەوە هەندێکشان لەوانەیە بینای تازەش بوو بن و بەڵام بە شێوازێکی زۆر خراپ و نەئەندازیاری و نەتەسمیم کران و نەبێت جێبەجێ کرابوون بەڕاستی ئەمەش لەو جۆرە بینانەمان هەیە بەڵام تا چەند یعنی من ناتوانم بە مطلقی پێ بڵم نسبەی بیناکانمان چەندە کچکەوە پێویستی بە ڕووپێویەک هەیە کە بچی بگەڕێیت بزانانی ئەم بینانە چەند کامیان حساباتی باشی بۆ کراوە کامیان بۆی نەکراوە هەیە بەڵام تا چەند نسبەکەی نازانم ئەوە ناتوانم بە تحدیدی پێت بڵم هەروەکوتم ئەوانەی کە ئەمە تەسمیم بۆکەین با هەموو لای بینەران ئاشکرا بێمەوە پلەی بوومە لەرزە تەسمیم ناکەین وەکوتم تەسمیمەکەین بۆ لەرەینەوەی خاکەکەیە و ئێمە کە تەسمیمەکەین بۆ بوومەلەرزەیەکەین کە وەکوتم یعنی ئەگەری ڕوودانی یەک جار لە ماوەی 470 ساڵ کە ژاپۆن لەبەرەوەی لەسەر هێڵی بوومەلەرزەی حەلی و بابەتی کردو بە چه حەلی بابەتی کردو دکتۆر بەڕاستی بە دیزاینی باشە زۆر حەل هەیە مثلا زۆر ینی ئێمە مثلا عیلمەکە وەکو دکتۆر باسی کرد علمی بوومەلەرزە شتێکی تازە نییە ینی لەوانەیە مثلا بۆ من لە دنیادا گەشتێتەوەی کە ئەزانین لە کاتی ڕوودانی بوومەلەرزە بیناکانمان چیان بەسەر دێ بە چۆن بتوانین تەسمیمی بیناکانمان بکەین ئەوە یابان و زۆربەی وڵاتان یەکێک لە وڵاتانی پێشەنگن کە ئەزانن چۆن دیزاینی بینە باڵەخانەکانیان بکەن و دەزانن لەکوێ پێویستە باڵەخانەکانیان چۆن تەسمیم بکرێت لە هەندێک شوێنە نزیکن لە ساواکانی ڕوودانی بوومەلەرزە جۆرێک لە بینە هەڕێگەی پێ نادرێت ینی بە هیچ شێوازە دروست بکرێت بۆ بینە ئەو بینانەی کە ئێمە پێدرێن مەیسنری یاخود بە بلۆک و بەرد و خش دروست دەکرێت لە زۆر شوێن هەڕێگەی پێ نەدراوە لەو شوێنانەی کە تایبەت کە نزیکن لە ینی بەکوڵێ نزیکن لە سەرچاوە ڕوودانی بوومەلەرزەی بەهێزەوە ڕێگەی پێ نەدرێت چووگەوان یەکێکە لە خراپترین جۆری بیناکان کە هیچ بەرگریەکی یاخود ینی دەکتڵێتێک نەرمێکی دیانی لە کاتی ڕوودانی بوومەلەرزە ئەمە بیناکان باشترین بیناکانی کە بۆ بوومەلەرزەوانن کە ئەتوانن بلەرنەوە بێ ئەوەی مەسەلەن بڕۆخێن بێ ئەوەی کە زیانیان پێ بگات ینی لەرینەوەی بینا لە کاتی ڕوودانی بوومەلەرزە شتێکی زۆر ئاسایی و طبیعیە بەس نابێت زیانی پێ بگات دیزاینی باش تەنفیزی باش و ڕقابەی باش لە کاتی تەنفیزکردنەوەوانە هەبێ بێتە زامنیەوەی کە ئەمە حساباتی خۆمان بکەین مادام طبعا زۆر باشە دکتۆر علی ببوورە ئەنی من ئەمە بە دقیقی ینی بەڕێز زۆر بە وردو زانستی بۆ شیکردینەوە و تەنانەت جغرافیەنیش شوێنەکانت پێوتین بەڵام ئەوەی کاک محەممەد کەمال ئەیڵێت کە وتی بەهۆی ئەو لێکدانەوانەوە تەسەوڕەکەین بوومەلەرزەی تر ڕوو بدات بەڕێزت پێت وایە بوومەلەرزەی زۆر کارە ساتبار وەکەوەی نمونەی تورکیا مەرەش و غازی ئەنتاپ و ئەو ناوە لە هەرێمی کوردستان لاولێر لە سلێمانی لە گەرمیان لە ڕاپەڕین لە لەبجە ڕوو بدات بەڵێ کاک زانە مەسلەی پێشبینیکردن هەردەم بوومەلەرزە بە تەکید قەت پێشبینی ناکرێت بەس هەردەم متەوەقعە تەوەقع ئەکرێ کە لە هەموو کاتێکا بوومەلەرزە لەسەر ئەو زۆنانەی یاخود ئەو پشتێنانەی کە بە پشتێنەی چالاک دادرێن ڕوو بدات بەس نەکەس زانێت لەکوێ ڕوو ئەدات وەکەی ڕوو ئەدات ئەمەیە ناتوانانی تۆ بڵێ ئیتر لەم فتریا بوومەلەرزە ڕوودا خۆ یعنی بوومەلەرزە شتێکە تەوزیعی جغرافیەکەی یعنی تەوزیعی ڕوودانی جغرافیەکەی بزانە چەند ساڵی پێشووتر لای ئێمە لای مەتەقەی دەربەندی خان و لە شاری سلێمانی و بوشەوانە هاتنە دەرێ لێرە لە لای هەولێر چەندانەیەک ڕوویدا سەیری کە دوا ئەوە فترێک لە لای تورکیا ڕوویدا بوومەلەرزە ناتوانانی بڵێ یعنی من احتیاتی خۆم وەرەگرم ئیتر ئەم هەفتەی داهاتوو مانگی داهاتوو بوومەلەرزە ڕوات ئەمە مەسەلەیەکە یعنی ڕوودانی بوومەلەرزە شتێکە بۆچی بوومەلەرزەکەی ڕوەدە خۆ ڕوونمان کردەوە کاتێک شکست لە بن زەویە هەیە کە ئەو جوڵەیە دابەش ئەبێت لە زۆر شوێنە ئەو چینە بەردانە داخزن کە داخزا وزەیەک دروستەکە و بوومەلەرزە کەس نازانێ ئەمە چێچکە لە قوڵایەکی زۆرایە بەڕاستی ئەمە لەلایەک لەلایەکی تر چالاکی بوومەلەرزە لە بەغدا لە زانکۆی بەغدا لە جاران مرکز بەحسی علمی هەبوو مەجلیس بەحسی علمی هەبوو لە جادریە وحدەیەکی کاملی هەبوو دکتۆر خالیل سەرپەرشتیە کرد وحدە ڕەزدی زلزالی ئەمانە هەمووی دراسە کراوە عێراق نەخشەی بۆ کێشراوە دابش کراوە بۆ چەند زۆنێکەوە لە نەتیجەی دراسەکردنی هەموو ئەو بوومەلەرزانەی لە ساڵەکانی بیستەوە ڕووی داوە هەتا ئێستا شوێنەکانیان گوڕوتینەکانیان لەسەر ئەو ئەساسە
بە معادلاتی تایبەتی سایزمۆلۆجی زۆنەی شنێک کراوە، یعنی مەنتیقەکان کراوە بە چەند پشتێنەیەکەوە عێراق. هەر ئەم نەخشەیەش ئەندازیارەکانی دیزاینەری بیناسازی لە هەموو شوێنەکانی عێراق لە کوردستانیش بە هەمان شێوە دایمەن اعتیماد دەکەنە سەر ئەم زۆنانە. ئەو زۆنانە بە پلەکانی ڕێختر تەصنیف کراون، تعریف کراون، پۆلین کراون. لە هەر شوێنەکە بینایەکەکەن ڕادەیەکی بەرزتر لەوە لە دیزاینەکە، وەکو دکتۆر سامان باسی کرد ئەی درێتێ، بەڵام لە تەنفیزەکەیە ئەگە تەطبیق نەکرێەوە بابەتێکیکەیە. بۆ یەکە یعنی ئەوەی ئەو بەپێ ئەو تەجروبێ لە ساڵی 1920 بەڕێز دکتۆر علی مەسەلەن چەند پلەی وەرگرتووە هەرێمی کوردستان، ئەو زۆنێکە هەرێمی کوردستان بۆ دیاری کراوە چەند پلەی ڕێختەری وەرگرت لە ناو سنووری عێراقا. بەڵێ لە ناو سنووری عێراقا هیچ بوومەلەرزەیەک لەسەرەوەی پلەی لە ژێرەوەی با بڵین تا 6.5 و کەم جار زۆر بە دەگمەن گەیشتوەتە حەوت، بەڵام لە دەرەوەی ئەم سنوورە سیاسی من باس کە سنووری سیاسی لەگەڵ سنووری پلەیتەکان جیاوازە. من ئەمێ ڕاستکردنەوەیەکیش بدەم بۆ سنووری ئەم پلەیتانە. سنووری پلەیتەکان ناکەوێتە ناو هەرێ ئەم سنوورەی هەمرێمی ئێسەی کوردستانەوە. خۆش شتێکێ بەڕاستی منەوەکو باسم کرد بەیزمێنت هەیە کە لە قوڵایی بۆ نمونە لە هەولێر لە قوڵایی سەرەوەی 12 تا 12 کیلۆمەتر و نیوە، لای منتیقی خانەقی نزیکەی چێتە 14 کیلۆمەتر قوڵایەکەی. بەم شێوێ دابش بۆ لە عێراق ماپمان هەیە هەمووی لەسەر سەدحەوە بۆ قوڵی ئەو بەیزمێنتە چەندە بۆ نمونە لە منتیقی سەحرای غەربی 5، بەڵام بەیزمێنتەکە لەوێ ئەستورە لای ئێمە تەنکە چکە لە ئەخیرا دروست بووە کە تەنکە جوڵە زیاتر تیای سەریعترەوە زایدن ئەم بەیزمێنتا چێتە ژێر بەیزمێنتی ئێرانەوە. وەکو پێم وتی زیاترینی بەیزمێنتەکە من بازەکەمەوەی کە لە قوڵاییە و جوڵە سەرێکەکە لەوێ ڕوئەدا بەناو ئێرانە ئەڕە، بەڵام لە نەتیجەی ئەوەی ئەو کۆمەڵەتە ڕسوباتە 12 کیلۆمەترە کە لە سەرێتی ئەمە تەقەڵوسەکات. ئەی بەچی ئەم پێچاو پێچی چیایەکان دروست بووە؟ ئەنتیکلاینوس چایەک مەسەرەنەوە سەفینەوە دوای ئەو پیرمام و دوای ئەوە چێتە سەرەوە چای هەندریانە و چای هەریرە و لای سلێمانی ئەزمەڕەوەی تر بەرەو سەرەوە ئەو زنجیرە چیاکانی کە و چای گڵە زەردەبەن. ئەمە هەمووی لە نەتیجەی تەقەڵوسی لە نەتیجەی ئەو بەیزمێنتەکە چێتە ژێر یەکتری و تەڕەسوباتەکە تەقەڵوسەکات کۆمپەکشنەکە ئەم بەرزینزمێ دروست بووە، چەندەها درزیش دروست بووە. بەڵام جوڵە سەرەکیەکە لەوەیە کە دێتە ناوە بەرەو لای ئێمە با بڵین کە لەو شوێنانەیە شکست دروست دەبێت لەسەر ئەو درزانە لەسەر ئەو فۆڵتانە، ئەنجاکە ئەو شکستە دروست دەبێت لە فترێکە بینی قەدەکە بێ داڕمانێک لێخشانێک دروست دەبێت، جوڵەیەک دروست دەبێت و با بڵین تاقەکە دروستکە. بۆیە لە ناوەی کوردستان بەپێی ئەو نەخشانەی کە دروست کراوە نزمترە پلەی بوومەلەرزەکان، یعنی تر لای مەنتیقەکانی حەوت دانراوە، لای مەنتیقە سنووریەکانی پێنجێن و ماوەت و چیاکانی قەندیل و کانی ماسی و سەرەوەی دۆگ مەنتیقەکانی باگوف و بێتوفەوانە دێتە خوارێ زۆنێکی کە کراوە بە پلەی 6 بۆ 6.5. ئەمە شەر نێ سنوورەکەی سنوورێکی با بڵێن مستەقیم بێت، چکە ئیزاحاتی تایە بەپێی نەوعی ئەو درزانێ بە هەتا ناوە دروست کراوە بۆ لای بەغدا و شوێنەکانی تر. بۆیە ئەم ماپە کاک دکتۆر سامان ئێستش ئەزانێ هەموو ئەندازیارەکان کە تەسمیمی پرۆژە ئەندازیاریەکانەکەن با بڵین ئیستیعانە بەم ماپاکە زایدن ئەو ئیستیعانی کەخوانەیەنە بە جۆری مەتیریەڵ و جۆری مەتیریەڵی فاوندیشنی بینایەکان. بۆ یەکە لە کوردستانە بەڕاستی بۆ بە وشەیەکی کۆتایی بۆتان ڕوونکەمەوە ئەو بوومەلەرزە بەهێزە وێرانکەرانە ڕوونادات، چکە مێژووی لە 1920ەوە هەتا ئێستا بۆمانە سەلمێنێ کە هیچ جارێک ڕوندە. بەڵام بۆ نمونە ئەوەی تورکیا بە هەمان ئەم بوومەلەرزەی ئێستا لە ساڵی 1920 ڕووی داوە. لە ساڵی 1560ەوە لە ئەرشیفی عوسمانیەکانە حەوت بوومەلەرزە تعریف کراوە کە لەسەر منتیقەکانی چکە ئەو درزە لە بەحرالمەیتەوە دێتە سەرێ بۆ لای حەما و حومس و دێتە منتیقەکانی عەفرین چێتە غازیعەن تا بۆمانە لە ناو تورکیا لەو منتیقەی کە ئێستا تیای ڕوودا وێرانکەر بوو بە هەمان ئەم شێوەی ئێستا ڕاستە و کاتە بینایی بەرزنەوە. بازە کاڵێ مزگەوتی ڕوخاندو حەمامی ڕوخاندووە ئەوەندە بینای ڕوخاندو ئەوەندە کوژرا ئەوە لە ئەرشیفی عوسمانیەکان هەیە. بەڵام هەتای ئەو کاتە لەسەر منتیقەی ئێمە بوومەلەرزەی وێرانکەر نییە بەڕاستی بەو شێوەی کە ئێستا لەو شوێنانە ڕوویدا. یان ئەوە بوو چەند ساڵێک لەمەوە پێش لە کرماشان ڕوویدا زۆر وێران کرد بوو گەڕەکە فەقیرەکانەوەی خانوەکانیان کوڵەتیەکەی باشنێ ڕووخاندی ئەوەی بابزان لەسەر پێڵی زاب درز و شتێکی زۆری دروست کرد بەس نەمدیەوە قەت بۆ پلە بەرزانە ڕووی نەداوە. ئەمە نەقسەی من بێعنی من بە خەیاڵ بیڵێ ئەمە دۆکومنت و وەسائق و ئیحسائیەکانە ێڵێت. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ببوورە حەزمە کرد کات زیاتر بۆ کاک محەممەد
بەڕێزت وا شتێکی ترەوتێ لەگەڵەوەی ئاڵێن کە باران زۆرە بارێ ئەگەری بوومە لەرزە هەیە بەڕێزیشت لە پێشببینی کەشوها لە بارانبارینە زۆر ورد و دقیقیت جا ئێستا هەمووی جلی کڕیوە و پلانی داناەوە بڕواتە ناوچە گەشتیاریەکان و ئەوانە پێشببینی بەڕێستان بۆ 21 مانگ بە تایبەتی 21 مانگ چییە ئایا خەڵک شاڵ و شتەکانی بکاتە بەری و جلە کوردەکانی بکاتە بەریان تانیەکە بەرێ بەتانیەکە خێمەیەک ببات کامیانە پێشەوەی بێمە سەر وەڵامی بەڕێزت بە پێی تەوا بەڵێ پێشەوەی ئەمە کۆتایی بابەتی بمەلەرزەکە بوو بە پێی تەواوی راپۆرتی ناوەندی بمەلەرزەزانی وڵاتی ئەمریکا و هەروەها وڵاتانی تری زلهێز کە راپۆرتێکی تەواوی ئەمریکیان داناوە پلێتەکانیان خسۆتە ڕوو لەسەر تەواوی گۆی زەوی یەکێک لەو پلێتانە بە دقیقی ڕێک بە نیمچە خاکی هەرێمی کورسانە تێپەڕێ بێت بەڕێزەکە وتی ئەم بەغناو خاکی هەرێمی کورسانە تێپەڕ نابێت بە دقیقی بۆ شوونانی کە ئاماژەم پێدا بەوەیە تێپەڕێ بێ ئەوە بمەلەرزە بەهێزەکەش کە لە سەرپێڵی زەهاو ئاماژەی پێکە ڕوویداوە لە سەرپێڵی زەهاو نەبووە لە ئەزگەڵە بووە لە پشتی چیای بەمەوە کە ئەکەوێتە خۆڕەڵاتی گەرمیان بەڵکو سەرپێڵی زەهاو لەگەڵ ئەگەر بە شوەیەکی جوگرافی وەری بن ڕێک لە تەنیشت قەزای کەلارەوە دوور شوێنی دوورن لە یەکەوە پرسیارەکەی بەڕێزیشت ئەزانم زۆر حەزت لە بارانە لە ڕۆژی یەکشەمەوە باران دەست پێکات و بەنسبەت ڕۆژانی 20 و 21 و 22 مانگ چونکە ئەو سێ ڕۆژەیە خەڵکی کوردستان پێویستی بە دەرچوونە بڕاتە دەرەوە لە بەرەو دوای ڕەمەزانە وانێ دکتۆر بەڵێ دوایەوە ڕەمەزانە بێ چێژ سوورەزانم بارانش ببارەی خەڵک هەر دەرەچێ بەڵام کەشوهەوا لەو ماوەی ئەو سێ ڕۆژەیە لە ڕۆژی یەکشەمەوە شەپۆلێکی بارانبارین ڕوو لە هەرێمی کورسان نکات بۆ ماوەیەکی درێژ لەسەر هەرێمی کورسان ئەمێنێتەوە بەوەی کاریگەری ناوچێکی پەستانزمی دەریای ناوەڕاست و لەگەڵ هاتنی بڕێکشێ لە سووریا و دەریای سوورەوە بۆ ناوچەکانمان پێشبینەکەن تا ماوەیەکی زۆر درێژ بێتەوە و بۆ ڕۆژانی 20 و 21 و 22 لە 21 لە 20 ئەگەری بارانبارینە بە تایبەت کاتەکانی دوای نیوەڕۆ ڕێژەکەش بەهاری و تاوەبارانە واتە زۆر ئەوەن بڵێن نییە زۆر بارانێکی بەهێز بێت ڕۆژانی 20 و 21 لە 21 ئەگەری بارانبارین هەیە بە هەمان شێوەیەش بە تایبەتی کاتەکانی دوای نیوەڕۆ تاوەبارانی هۆرە بروسکە تاوەباران هۆرە بروسکە لە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕوو دەدات بە تایبەتیش لە پارێزگای کارکوک و بەوازم قاتت نەکڕێەوە بۆیە بێخەمی لە پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانش بارانبارین لە دوای نیوەڕۆ دەست پێکات لە 22 مانگ پێچێت بەهۆی چڕبوونەوەی زیاتری نزمە پاڵە پەستۆکە و هەروەها بوونی ڕێژەیەکی زۆر شێ لە ناوچەکەمان ئەگەری هەیە چڕبوونەوەی زیاتر لە هەورەکان ڕوو بدات بەڵام دەرفەتی ئەوە هەر ئەبێت ژەمێک نان خواردن لە دەرەوە ئەنجام بدەین لە ڕۆژانی نەورۆز. سپاس بۆ بەڕێز محەممەد کەمال شارەزای کەشناسی لە گەرمیارەوە لەگەڵمان بووی لە کەلارەوە سپاس بۆ بەڕێز دکتۆر علی سورداشی شارەزای زەویناسی یاخود بوومەلەرزانی و سپاس بۆ دکتۆر سامان ببوورە قسەی کاتمان مابێت عەزەکەم وڵا کاتم تێپەڕی کردووە فەرموگەم کە شتێک هەیە کە زۆربەی ئەندازیاران زۆر لەم شارە بەربڵاوەویش بینایی تونێل قالبە ڕۆژانە پرسیارم لێکرێت کە لەلایەن ئەندازیارانەوە ئایا ئەم جۆری سیستەمە تونێل قالبەکە بەکارهێنرێ بۆم بینا بەرزانە بۆ شوقاق وەمانە تا چەند باشە تا چەند خراپە بەڕاستی نەزانم تا چەند کاتم حەزم کرد بە کورتیش بێر باسی کەم بەسەر چاو بەڕاستی ئەم بینانە کە هەیە کە ئەکرێت مەسەرەن جۆری ئەم بینانە کە شیرووەڵە کە دیواری کۆنکرێتی لەگەڵ سەقفابەیەکەوە تێدەکرێت و زوبەشی زۆری بیناکە ئەنی ئەو دیوارانەی کە لەناو بیناکەدا تایبەتە بە لە کۆنکرێت لە کۆنکرێت دروست دەکرێت خاصێکی تری ئەم جۆرە لە بینای ئەوەیە کە زۆر ڕقە بینایەکی ڕقە هێزێکی بوومەلەرزەی لە ڕادە بەدە ڕائکیشە لە کاتی ڕوودانی بوومەلەرزەیە واکە کە مەسەلەن لەبەرەوەی دیوارت زۆرە و ئاکا دیوارەکانی زۆر باریک و درێژ بن بەڕاستیەکێکە لە خەواس خراپەکانی ئەم جۆرە لە سیستەمەکە دروست دەکرێت وەلودێکی زۆر ڕایەکیشتێ ئەگەر بە جوانی تەسمیم نەکرێت مناڵم سیستەمێکی خراپە وەکو باقی سیستەمەکانی تر ینی لایانی باش و خراپی هەیە ئەگەر بە جوانی تەسمیم بکرێت و
بینایەکی باشی لێ دەرەچێت و بەرگەی بوومە لەرزە ئەگرێ و شتێکی باشی لێرەچێت بەڵام زۆربەی کات منە بینم لەم ناوچەی ئێمەدا زۆر کات مەسەلەن بە شێوازێکی جوان تەسمیم ناکرێت بەداخەوە بیناکانی زۆر دیوارەکانی زۆر باریک و درێژن و لە هەمان کاتیشا مەسەلەن حسابی ئەوە ناکرێت کەم بینایە زۆر ڕقم و هێزێکی لە ڕادە بەری بوونمە لە زەڕائێکێشێت بەداخەوە زۆربەی کاتیش مەسەلەن ئەم جۆری بینایە بۆ بەرزێکی دیاریکراوت لە کۆدا دیاریکراوە کە نابێت لە 70 مەتر زیاتر بێت بۆ هەندێک لە بینە بەڕاستی لێرە لەم ناوچەی ئێمەدا بۆ 34 قات و 35 قات و 40 قاتیش کراوە بەداخەوە کە نەدەبوایە زۆر سپاس باشم کرد و بابەتە مەڵبژارات ینی قسە زۆر هەڵەگرێت هەر زۆر هەڵەگرێت بۆ بەڕێز دکتۆر سامان عەلی دکتۆرە لە بواری دیزاینکردنی باڵەخانەکان بۆ بەرگەگرتن لە بوومەلەرزەوە تەسیری بوومەلەرزە سوپاس بۆ بەڕێزەوە دووبارە سوپاس بۆ بەڕێز دکتۆر علی سورداشی و کاک محەممەد کەمال بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان بە هیوای ئەوەین کە ئەڵەی باسی کە و بیبینە ئێمە باسی بوومەلەرزەمان کرد بەڵام بە هیوای نەیبینین هەموو لایەکتان سەلامەت بن و ئەمانەتی خوای گەورە بن خواتان